ئێستا بەغداد ڕازیە بەوەی کە تا ڕۆژی پێنجشەممە واتە دوو ڕۆژیکە نزیکەی 100,000 بەرمیل ڕۆژانە ڕادستی بەغداد بکرێت دواتر بڕە بەرگە یاخود پلانی بیانیش هەیە کە بەرەبەرە ڕێژەی دەرێنانی نەوت زیاد بکرێت بەڵام وەکو یەکەم هەنگاو کە 100,000 بەرمیل ڕۆژانە بدرێت بە بەغدا ئەمە تا ڕۆژی پێنجشەممە دراوە بە هەرێمی کوردستان لە هەمان کاتیشدا تا ڕۆژی یەکشەممە دەبێت 120 ملیار دینار وەکو داهاتی ناوخۆ ڕادستی بەغداد بکە بەمە لە کاتێکدا کار وەکوتم ئەو لێژنەیە کە هاتۆتە بەغداد کاتۆتە هەرێمی کوردستان دەڵێ 1 دینار لە قاسەی فەرمانگەکاندا نییە ئەمە کێشەیەک دروست دەکات بۆ ناردنی پارەکە چونکە هەرێمی کوردستان خۆش چەند جارێک بە نافەرمی وتێتی کە من 120 ملیارم نییە ناتوان مانگانە بدەم بە بەغداد وەکو داهاتی ناوخۆ هەر بۆی ئەو لێژنەیە سەردانی هەرێمی کوردستانی کردو کە بزانێ داهاتی حەقیقی هەرێمی کوردستان چەنەوە چەند دەتوانێت بدا بە بەغداد چونکە ئەو لێژنانی کە پێک هێنراوە دەبێت ڕۆژی یەکشەممە راپۆرتی خۆی بدا بە سەرۆکوەزیران سەرۆکوەزیران دەیخاتە ناو کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانەوە بۆ ڕۆژی سێشەممە کە ئەو لێک تێگەیشتنە چکە خۆ دەزانی 15 ڕۆژ دراوە بە هەرێمی کوردستان و بەغدا کە ئەو لێک تێگەیشتنە هەنگاوی دووەمی هەیە هەنگاوی دووەم ئەوەیە کە ڕێکەوتنێکی کۆنکرێتی بکرێت نێوان هەردوولا ئەو بڕگانی کە دانراوە لە ناو لێک تێگەیشتنەکە دەبێت بچێتە بواری جێبەجێکردنەوە هەم لە هەمان کاتیشدا هەردوولا پێوە پابند بن بچێتە یعنی ببێت بە بڕیارێک هەم لە ئەنجومەنی وەزیرانەوە دەربکرێت بە ڕێکەوتنێکی گشتی لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد بێ ینی بە ئەو ڕێککەوتنە بە دڵی هەردوولا دەبێت بێت بۆیە ئێستا ئەو لێژنانە ڕۆژ یەکشەممە راپۆرتی خۆیان پێشکەش بە سوودانی دەکەن سوودانی راپۆرتەکان لە ئەنجومەنی وەزیران داخوێنێتەوە بۆ ئەوەی دەنگی لەسەر بدرێت دووبارە کە هەرێمی کوردستان چەند دەتوانێت داهات بدە لە هەمان کاتیشدا چەند دەتوانێت نەوتکەی ڕادەست بکە ئاراز ئەم دوو مەرجەی بەغدا ئەگەر جێبەجێ نەکرێن تا ڕۆژی پێنجشەممە وەکوتم بۆ نەوت ڕۆژ یەکشەممەش کە داهاتی ناوخۆ دەدرێت 1 دینار بۆ موچەی مانگی 6 ڕەوانە ناکرێت چونکە موچەی مانگی 5 وەکو نیازپاچێک لەلایەن بەغدا ڕەوانە کرا هەم خۆت دەزانی بەهۆی فشاری ئەمریکا بەهۆی فشاری لایەنە ناوخۆیەکانی عێراق چوارچێوەی هەمانجی بە هەمان شێوە تۆزە دڵی نەرم بوو کە موچەی مانگی 5 وەکو نیازپاچێک ڕەوانە بکرێت چونکە هەرێمی کوردستان دەیوت ئێمە لەو لێک تێگەشتنە ئاگامان لەو بڕگەی 5 نەبووە کە تا ئەو کاتی نەوت هەناردە بکرێ ئەو کاتە موچە بنێرێ بۆیە بەغداد توانی تەنیا موچەیەک ڕەوانە بکە بۆی بزانێ هەرێمی کوردستان تا چەند پابند دەبێت بۆ ئێستا تۆپەکە لە هەرێمی کوردستانەت ئێستا بە گوێرەی زانیارەکان نزیکەی ینی هەرێمی کوردستان لەم هەفتەیەدا دەگاتە 200,000 بەرمیل ڕۆژانە دەتوانێت هەناردە بکە بەغداد ڕازیە بە 100,000 بەرمیل سەرەتا بەو لێژنەوە دەست پێ دەکەم لێژنەکە کە لە بەغداوە هاتۆتە هەرێمی کوردستان چۆتە سەر هەموو وەزارەت و فەرمانگەکان بەڵام ئەوەی کە جێگەی باسە کە چوونەتە هەر وەزارەتێک هەر فەرمانگەیەک قاسەی ئەو وەزارەتە بەتاڵ بووە واتە داهاتی نەبووە داهاتی ئەو وەزارەتە ئەو فەرمانگەیە سفر بووە ئەمە بۆتە جێگەی پرسیار لەلایەن لێژنەکە پرسیاری لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە لە وەزارەتی دارایی کردووە کە هۆکاری چییە کە هەموو وزارەتەکانتان هەموو فەرمانگەکانتان داهاتان سفرە واتە هیچ پرەپارێک لە قاسەی ئەو وەزارەتە نییە وەزارەتی دارایی وەڵامی لێژنەکەی داوەتەوە کە ئێمە پارەی موچەی گرێبەستی ینی ئەو گرێبەستانەمان دابەش کردووە بۆیە هەرچی داهاتمان هەیە سەرفمان کردو داهاتمان نەماوە ئەمە وەڵامی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لێژنەکە ئێستا سەرقاڵی ئەوەن کە بزانن کە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان چەندە مەرجەکانی بەغداد ڕوونە ئاراز ینی هەر لە سەرەتای دەستپێکردنی یاخود ینی ڕێککەوتنی نێوان هەرێمی کوردستان و بەغداد و ئەو لێک تێگەیشتنی کە ئیمزاکراوە لەلایەن هەردوولا ڕوونە دوو مەرجیان هەیە مەرجی یەکەم کە 120 ملیار ئەویش کە هەرێمی کوردستان خۆی ڕازی بووە لەسەر ئەو 120 ملیارە مەرجی دووەم ئەوەشە کە نەوت ڕادەستی بەغداد